وتارەکەی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە مزگەوتی ڕەحمە لە شاری باڵتیمۆر پەیامێکی دا بەگوێی خەڵکی موسڵمانان لە ئەمریکا و ئەو سیاسیانەش کە لە دژی ئیسلام و هاتنی ئاوارە بۆ ئەمریکا قسەی تریان هەیە. We're one American family, and when any part of our family starts to feel separate or second class. ئێمە لە ئەمریکادا هەمومان یەک خێزانین ئەگەر هەر ئەندامێکمان هەست بکات فرامۆش کراوە یان هاوڵاتی پلەدووە یان کراوەتە ئامانج ئەوە شیرازەی پێکاتی وڵاتەکەمان تێک دەدات ئەمە ئاستەنگە بۆ بەهاکانمان ئەوەش واتای ئەوەیە کاری زۆرمان لە بەردەستدایە کە ئەنجامی بدەین دەبێت چارەسەری ئەم گرفتانە بکەین کە بوونیان هەیە و دەبێ ڕەوان و ڕاست گۆبین لە هەمبەری. ئەمە مزگەوتی داریلهیجرێ لە شاری فالس چێرچ لە ویلایەتی ڤێرجینیا هاوشێوەی ئەو مزگەوتە کە نوێژی هەینی تیا دەکرێت زیاتر لە 2100 مزگەوتی تر هەن بە پێی وتەی ئیمامی مزگەوتەکە شاکر سەیید کەس لە هاموشۆکەری ئەم مزگەوتە ناکۆڵێتەوە تەنانەت وتارخوێندنەوەش هیچ سانسۆرێکی نییە ئیدی ئەمە ئەمریکایە وڵاتی ئاین و زمان و کولتور و ڕنگ و دەنگی جیاواز. It is a wonderful thing to have the president. مای خۆشحاڵیە سەرۆکێکت هەبێت لەگەڵ ڕاستی و حەقدا بوەستێت ئەو نیگەرانی خۆی دەربڕی سەبارەت بەوەی کە ڕوودەدات لە دژی موسڵمانەکان لەلایەن هەندێک سیاسی و خەڵک و دراوسەکانەوە پشگیریکردنی موسڵمانانی ئاشتی خواز لەلایەن سەرۆکەوە مای پێزانینمانە. پێشکەرەکانیش لە مزگەوتەکە لەسەر وتارەکە دڵخۆش بوون. زۆر خەڵک کۆمەلگا بە شێوەیەکی هەڵە تێدەگەیەنن لەبەرەوەی ئەوەی دەیزانن بەڕێگای میدیاکانەوەیە من لۆمەی خەڵک ناکەم سەیری موسڵمان بەو شێوە بکەن بەڵام ئەگەر خۆیان هەوڵ بدەن لە کۆمەلگاکەمان نزیک ببنەوە دەزانن وانییە و کەسی خراپ لە هەموو ئاینەکاندا هەیە. Alhamdulillah, I think it helps the Muslim community in many ways. سپاس بۆ خوا ئەو وتارە لە زۆر ڕووەوە یارمەتی زۆری کۆمەڵی موسڵمانان دەدات لەبەرەوەی ئەو سەرۆکە وەڵامێکە بۆ ئەو خەڵکەی کە موسڵمان وەکو تێرۆریست و خراپەکار دەبینن. وتارەکەی سەرۆک ئۆباما ئاوی کرد بە دڵی موسڵمانانی ئەمریکا کە ماوەیە کە کەوتونەتە نێو بەرداشی کردەوە تیرۆریستەکان تونڕەوە ئیسلامەکان و بەرداشی ئەو دەنگۆیانەی هەندێک سیاسی کە تەڕ و شک پێکەوە دەسووتێن و لە هەر هێرشێکی ئەو ڕادیکاڵانە موسڵمانەکان دەکرێنە ئامان بەڵام مامۆستای مزگەوتەکە دڵی بە هۆشیاری دەنگدەری ئەمریکی خۆشە. I think that the American people have their life opportunity to show the Muslim world. خەڵکی ئەمریکا دەبێت پیشانی کۆمەڵگەی موسڵمانانی بدەن کە ئەمریکا بۆ هەمووانە دەبێت وا پیشانی بدەن کە خەڵکێک هەڵ نەبژێرن کە ناکۆچی و دابەشبوون دەخڵقێن و دەمارگیری کۆرانە و نەژادپەرستی دروست دەکەن ئەوەش ئەوەیە کە ترامپ داخوازی بۆ دەکات من لەو باوەڕدام ئەوانە هەڵن لەو بڕوایشدان پەشیمانی دەچنەوە ئەگەر ترامپ کاندیدی کۆماریەکان بێت ئەوە بە دڵنیاییەوە دەنگی موسڵمانەکانی ئەمریکا بۆ دیموکراتەکان دەبێت. بۆ یەکەم جارە سەرۆک ئۆباما لە مزگەوت وتار بدات بەڕای هەندێک لە چاودێران ئەو وتارە دڵدانەوەی موسڵمانەکانە لە کاتێکدا ژمارەی موسڵمانەکان نزیکەی 10 ملیۆن مەزانە دەکرێت دووپاتە ڕکابەرەکەی ئەمریکاش لە بەردەم هەڵبژاردننی پۆستی سەرۆکایەتیدان یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.